بۆرگرتنی وردەکاری زیاتر لە سەرم پرسا گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز شیرین حوسێن بەڕێوەبەری گشتی بانکە پسپۆڕیەکان لە هەولێر میوانمانە. بەڕێز شیرین حوسێن سڵاوتان لێبێتەوە، کاتتان باش. حکومەتەوە بڕیارەی داوە کە بانکەکان پێشینەکان وەربگرێتەوە. پێدانەی پێشینەی خانوبەرە بەپێی یاسا بووە و بەپێی یاسا ڕێکخراوە. ئایا ئێستا ماوەی دانەوەی قەرزی خانوبەرە چۆن دیاریکراوە؟ چەندە بڕدرێت و دەبێت بە چەندێک وەربگیرێتەوە؟ سڵاو لە ئێوە، سوپاس بۆ ئەو دەرفەتە. پێشینەی خانوبەرە کە دراوە بە هاوڵاتی ئەو ماوەی کە هەیەە بەپی مەبلەغەکان ماوەکانیان دیاری کراوە، هەر ئەو ماوەیەش دیاری کراوە کە ساڵانە هەر ساڵی بەپی مەبلغەکە چەند لە بڕی پارەکە بگەڕێنەوە. واتە بڕی پارەکە دیاری دەکا ماوەکە بۆ 20 ساڵە مەبلغەکە کەمتر بێ بۆ 15 ساڵ هەیە. ئەگەر لەو ماوەیە نەیگەڕاندەوە بەپێی یاسا دەبێ داوا لە کەفیل بکرێ، کەفیلەکە ئاگادار دەکرێتەوە کە قەرزەکان بگەڕێنێتەوە. باشە خاتو شیرین، پێشی هاتنە داعشێ بۆ عێراق و هەرێما کوردستانê û داگیرکردن و سێ چارەکێن vê axê ev pêşîne bi xelkî hatbûne dan ji bo xanûberaya silfêza waceye. Ev çend sal e pêdana wan hat bi rawastandin, gelek xelek hebû dilê wa xweş bû got hikûmetê em efû kirîn êdiyem wa para nadeyn. Nûke dîsa dest pê kiriye bi gorî yasayê her kesekî ku wê pêşîneyê re negerînîtin dê bihête sizadan yan jî dê ji mûçeyê kefîlî 105 ya pareyê bihête birîn. Baş e. Yani gereke li gorî van şert û mercên hewedanayîn her kes mehane çend pareyê bidet û bi çi rêkê? چەند پارە بدا، یعنی بە پێی مەبلەغەکەیە. قەرزی خانوبەرە ئێستا ئەوەی کە نەگەڕاوەتەوە ماوە لە لای خەڵک 1 تریلیۆن و 635 ملیار و 686 ملیۆن لای خەڵک ماوە. ئەمەش بەڕاستی لە دوای قەیرانی دارایی و هاتنی داعش کە پێشینەکان هەندێکیان نیوەی درابوو، پشکەکانیان پشکیتر نەدرابوو، پێشینەکان ڕاوەستا ئەوە بوو بەهۆی ئەوەی کە خەڵکەکە نەتوانێت قەرزەکانیان بگەڕێنێتەوە. حکوومەتی هەرێم لە کاتێکا کە ئەم قەرزانەیدا بە هاوڵاتی بە پێی یاسای عێراقی، بەڵام وەکو یاسای عێراقی بە سوود و فائیدە ئەم قەرزەی نەداوە بە خەڵکەکە. ئەبێ هاوڵاتیان ئەوە بزانن کە جیاواز لە یاسای عێراقی حکوومەتی هەرێم ئەم قەرزەی بەبێ سوود و قازانجدا بە هاوڵاتیان، بەڵام سوودی دواکەوتن بۆ ئەو ماوەی کە دوا دەکەوێت لە گەڕانەوەی سوودی دواکەوتنی دەچێتە سەرواتە غەرامە. بەڵام ئەوەی کە لە لای خەڵک ماوە ئەگەر هاتوو لە وەختی خونەدا سوودی دواکەوتنی سەدا چەندە؟ غەرامەکە لە سەتا دەیە، لە سەتا دە غەرامەی دەچێتە سەر بۆ کشت و کاڵ لە سەتا 12 بە پێی مەبلەغەکە. بڵێن کە ساڵانە نەهات ئەوە ڕۆژانەیە، مەسەلەن چەند ڕۆژ دواکەوتنی هەبوو ئەوەنە غەرامەی دەچێتە سەر. ئێستا بەپێی ڕێنمایی ژمارە نوێی ئەم ساڵ کە لە وەزارەتی دارایی دەرچووە تاکید دەکاتەوە کە لەلایەن بانقی خانوبەرەوە ئاگاداری فەرمانگەکان بکرێتەوە کە کەفیلی بۆ کە فەرمانبەریان هەیە کەفیلی ئەو هاوڵاتیانن کە قەرزی پێشینەیان لایە، بۆ ئەوەی ئاگادار بن لە ماوەی ئەو 2 مانگە ئەوان زەخت بکەنە سەر قەرزار کە ئەوان بوون بە کەفیل لە کاتی خۆیان عەقدێکیان پڕ کردوتەوە هەر کاتێ ئەو قەرزە نەگەڕایەوە ئێمە ئامادەین قەرزەکە بگەڕێنینەوە. ئەگەر لە ماوەی ئەو 2 مانگە ئەوان نەیان توانی قەرزار ناچارکەن بۆ گەڕانەوەی قەرزەکە، پێویستە فەرمانگەکە موچەی ئەو کەفیلە 1/5 موچەکەی ببڕێ و بە چەک بینێرێ بۆ بانقی خانوبەرە لە بری قەرزەکە حساب بکرێ. ئەو پێشینانەی لە لای خەڵک لە لای هاونیشتیمانین بڕاکەی چەند تریلیۆن دینارە و
بڕەکەی گاتە چەند بەگشتی و چەند جۆر پێشینە لە لای هاوڵاتیانە کە دەبێ بیگەڕێنەوە پێما بێ خانوبەرە هەیە هاوسەرگیری هەیە کشت و کاڵی شەیە چەند جۆر هەیە و دەبێ هەموو بگەڕێنەوە یان تەنها خانوبەرە ئێستا بڵێ ئەوەی لە بانقە پسپۆریەکانە لای بەڕێوەبەرەتی گشتی ئێمەیە بریتە لە قەرزەکانی خانوبەرە نیشتەجێبوون کشت و کاڵ پیشەسازی گەشت و گوزار سولفەی زەواج تایبەتە بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لای ئێمە نییە بە کۆی گشتی ئەو بڕەپارەی لە کاتی خۆی هەتا 2014 دراوە بە هاوڵاتیان بۆ هەموو قەرزەکان لە 4 تریلیۆن زیاترە بەڵام هەتا ئێستا نەگەیشتۆتە 2 تریلیۆن گەڕانەوە تەنها لە خانوبەرە 3 تریلیۆن و 214 ملیار و کەسر بەس بە خانوبەرە دراوە ئێستا ئەوان 1 تریلیۆن و 735 ملیار و کەسر قەرز بەسی خانوبەرە لەلایەن ماوە خات و شرین ئەف دەمەکێدایە پێشتر ڤەکردنا پرۆژەیەکی خزمەتگوزاری لە هەولێرە پایتەخت سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانê ئاماژە بوەیەکی کرد و ددەمێ نێزیک داوێ دیسا دەست بکەن بە پێدانا قەرزان ئەڤە دێ چاوا بێتە ڕێکخستن و ئیمکان تێدایە لە گۆڕی ڤان شەرتان ئەف پرۆسەژی دەمەکێ نێزیکدا دەست پێ بکات مەبەستی دەوەیە پرۆژەی یعنی پێدانی قەرزەکان دەست پێ بکاتەوە هەر کاتێ ئەم بارودۆخە یعنی بەرەو باشی ڕۆژ باری ئابووری و دارایی باش بوو زۆر ئەمەل هەیە کە حکوومەت قەرز بداتەوە بە هاوڵاتیان بەڵام لە ئێستادا هەمووی ڕاوەستاوە پێشینەکان ڕاوەستاوە تەنها ئێمە ئەو قەرزانی کە دراوە وەری دەگرینەوە بەڵێ بەڕێز شیرین ڕێنمایی ژمارە 9 هەیە لەبارەی وەرگرتنەوەی پێشینەکان ئەو ڕێنماییە چییە گەر بە کورتی بۆم باسکە یەک شتی تریش بە کورتی پێمان بڵیت کاتمان زۆر کەم ماوە کەی دەستەکرێت بۆ وەرگرتنەوەی ئەو پێشینەیە لە هاوڵاتیان کاتێکی دیاریکراو هەیە بڵێن بۆ نمونە لە 2 مانگی داهاتوودا یان مانگی داهاتوو خاتو شرین دەنگێوی نایێت خاتو شرین دەنگێتە ناهێتن ji ber wê em neçarîn bibirîn خاتو شرین حوسێن rêvebera giştiya bankên Bisporê gelek spas bidin سپاس بۆ بەڕێستا